بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی سێیەم باشی یەکەم 1961 بۆ 1975. شۆڕشی ئەیلول. شۆڕشی ئەیلول 1961 بۆ 1975. ناوبژیوانی هەندێک کەسایەتی کورد. هاواڵی دووکەردبوونی پارتی لە هەموو لایەکی کوردستاندا دەنگیدایەوە. توێژاڵێکی خەم و خەفەت و دابەزینی ورە ئاسمانی سیاسی کوردانی نەخوازەڵا لە ناوچینی نیشتیمانپەروەری و شیار و ڕۆشنبیردا گرتەوە، داوا و تکا لە هەموو لایەکی کوردستانەوە بەسەر بارزانیدا دادەباری و دەستە و دامێنی دەبوون چارێک بۆ گرتنی ئەم کەلێنە و چارەسەرکردنی پرسەکە بەو وێڵ و کەماڵی خۆی پێی ناسراوە بدۆزێتەوە. وەفدێکی ناوبژیوانیش لە بەغداوە هات بۆ ڕانیە. وەفدەکە لە 24 نیسانی 1964دا گەیشتە ڕانیە و پێگیریەکی زۆریان لە بارزانی کرد کە ئیبراهیم مەحمەد و ئەندامانی مەکتەبی سیاسی و کۆمیتەی ناوەندی بێن بۆ ڕانیە و لەوێ لەگەڵ بارزانی بمێننەوە و گیر و گرفتەکەی نێوانی ئەوان و بارزانی بە هەر جۆرێ بووە چارەسەر بکرێ. بارزانیش بەمە ڕازی بوو. وەفدێکی نار بۆ ماوەت پێیان ڕابگەینێکەوە ئامادەیە قبوڵیان بکات بێن بۆ بارەگاکەی و ڕێگەیان بدات کاری خۆیان دەست پێ بکەنەوە و وەک جاران بە چالاکی حیزبایەتی خۆیانەوە خەریک ببن. وەفدەکە گەڕایەوە ئەندامانی مەکتەبی سیاسی و کۆمیتەی ناوەندی لەگەڵ خۆی هێنابوو. بارزانیش بە گوێرە ئەو گفتەی بە وەفدە کوردیەکەی بەغدایدا بوو لێیان خۆش بوو. بڕیاردرا ئەوەی لە ماوەت ڕووی داوە بە بەشێک لە پاشماوەی ڕابردوو دابنرێ. هەروەها بڕیاردرا هەرچی ناکۆکی نێوان هەردوو لایە هەمی ڕابگیرێ و لەبەر ڕووناکایی ئەم خاڵانی ژێرەوەدا لاپەڕەیەکی نوێ لە پەیوەندی نێوانیاندا بکرێتەوە. یەکەم، شۆڕش بە هیچ جۆرێ دەستپێشخەری ناکات بۆ شەڕ لەگەڵ حکوومەت. پەلاماردانی هێزەکانی حکوومەت بە تەواوەتی قەدەغەیە و هەڵوێستی شۆڕش هەڵوێستی داکۆکی لەخۆکردنە. دووەم، لیژنێکی ئامادەکاردا دەنرێ بۆ بەستنی کۆنگرەی شەشەمی پارتی. سێم، مەکتەبی سیاسی بارەگای خۆی لە ماوەتەوە دەگوێزێتەوە بۆ ڕانیە تا لەگەڵ بارزانی بێ. ئەم ڕێکەوتنە وەک هیوایەکی ڕووناک دەهاتە پێشچاو کە لەوانە بێت تا ماوەیەکی نادیار پێک هەڵبژانی چەکداری دوور بخاتەوە. بەڵام بەداخەوە تەمەنی لە چارە نەنووسرا بوو باکردەوە جێبەجێ نەکرا. بەم بۆنەیەوە ئەو قسەیە دەژێڕمەوە کە عەلی عەبدوڵڵا هەموو جارێ لەم بارەوە دەیجێڕایەوە. کە لە ڕانیە بووین دەسەڵات بەدەستانی ئێران چەند تفەنگێکی بڕنەویان لەگەڵ عەقید عیسا پیشمان و عومەر مستەفا دەبابە نار بۆ ئیبراهیم مەحمەد. بارزانیش داوای چەند تفەنگێکی کەمی لەو تفەنگانە لە ئیبراهیم مەحمەد کرد بۆ ئەوی بە دیاری پێشکەشی هەندێک پیا و ماقوڵانی بکات. ئیبراهیمیش داواکەی بارزانی ڕەت کردەوە وتی بەخوا قەسەم تاقە فیشەکێک چییە نایدەمێ. ئەندامانی مەکتەبی سیاسی لەسەر هەڵوێستی پێشی خۆیان مانەوە و هەروادیلی فڕوفێڵی ئیبراهیم مەحمەد و نیازە بەدەکانی بوون و لەو هەڵوێستیان لایەن نەدا و ئەندامانی پارتیان هەمیشە بەشتی وا پەروەردە دەکرد کە پایە و پلەی بارزانی بێنێتە خوار و سوکایەتی پێ بکە. لەناو ئەم ئەندامانەی مەکتەبی سیاسیدا کادرگەلێک هەبوون دەنگ و باسی ئەو شتانیان بۆ بارزانی دەهێنا کە ئەوانە دەیان کردن و ڕاپۆرتیان پێشکەش دەکرد لەبارەی پەیوەندیەکانی مەکتەبی سیاسی و کارە وێرانکاریەکانیەوە. کەسانێکی بەدنیازیش خۆیان خزاند بۆ ناو ئەو کادرانەوە و شتیان زل دەکرد و قسە و قسەڵۆکیان دروست دەکرد. بەم جۆرە و پاش تێپەڕبوونی ماوەیەک بەسەر ئەم حاڵەدا متمانە لە نێوان هەردوولادا نەما و کەسیان باوەڕی بەویتر نەما. پەیوەندیکردنی ئێران بە بارزانیەوە. باشکرا بۆ ئێرانیەکان دەرکەوت کەوا تاخمەکەی ئیبراهیم مەحمەد نە ئەو هێزە و نە ئەو ناوبانگیان نییە کە بارزانی هەیەی و ئەو هێزی هێشیانە بەردەوام لاواز دەبێ. بۆ یەکەوتنە هەوڵدانێکی پێچەوانە. لەو سەردەمەدا جەنەڕاڵ پاکڕەوان سەرۆکی دەستگای ساواک بوو. نوێنەری خۆی جەنەڕاڵ مانسۆرپوری نار بۆ لای بارزانی. مانسۆرپور بەڕەگەس کورد بوو. باڵگە ژوای دەگەیاند کەوا هەستێکی بێگومانی نەتەوەی تێدا شارا بووە. گومان لەوەدا نەبوو کە هیچ بڕیارێکی دش بە شۆڕژ نادات و هیچ کارێکی ئۆتۆ ناکات زیانی پێ بگەێنێت. پیاوێکی تا ڕادەیەکی زۆر دەروون زیندوو بوو. بە تەواوی جیابوو لە عیسا پیشمان. ئەم ئەفسەرە نامەیەکی لە سەرۆکی ساوەکەو هێنابوو بۆ بارزانی. لەو نامەیەدا نووسرا بوو شاسڵاو لە بارزانی دەکا و فەرمانی داومێ دۆخە کۆنەکە واتە ناو کۆکیەکە چارە بکەم نەوەک سەرنجام بکێشێتەوە
بۆ ڕووبەڕوووەسانی بەچەک و نەهێڵێ هیچ شەڕێک لە نێواندا ڕووبدات. بە هەر حاڵ ئێمە لەگەڵ ڕای گشتی کوردین کە دیارە لە ڕیزی بارزانی داوەستاوە. ئێمە وامان پێ باشە دیدارێک لەگەڵ بارزانیدا بکرێت بە مەرجەگە ئەو بۆ خۆی کات و شوێنەکەی دیاری بکات. بەڵام شا بەڕاستی پێخۆشحاڵ دەبێت ئەگەر بارزانی بڕوات بۆ تاران بۆ گەیشتن پێی. بارزانی لە وەڵامدا سوپاسی پاگڕەوانەی کرد و خەفەتی خۆی بۆ ئەوە دەربڕی کەوتی دەستێوەردانی ئێرانیەکان لە کاروباری ئێمەدا گیر و گرفتی ناوخۆیی زۆری بۆ ناوینێتەوە. ئێوەن هانی ئیبراهیم ئەحمەد دەدەن و لە دژی ئێمە دەیژۆڵێنن. ئەگەر ئێوە هەڵوێستی خۆتان بگۆڕن و شتێکی وا دەربڕن نیشانی نیازپاکیتان بێت و دەستی دۆستایەتیمان بۆ درێژ بکەن، ئەوە ئێمەش واتان لەگەڵ دەژۆڵینەوە. بەڵام لێم ببورن کە ناتوانم بێن بۆ تاران و ئامادەم بە هەموو شادمانیەکەوە پێشوازی لە جەنەرال پاک ڕەوام بکەم. هەرواش بوو. کات و شوێنی بەیەگەیشتن دیاری کرا. 20 حوزەیرانی 1964 لە ماڵی ئەحمەد نەبی لە حاجی ئۆمەران بارزانی هات و پێشوازی لە جەنەرال پاک ڕەوان کرد کە لە کاتی دیاریکراودا گەیشت. بارزانی عەباس مامەد ئاغا و عەزیز ئاکرەی لەگەڵ خۆی دابردبوو. جەنەرال پاک ڕەوان لەم کۆبوونەوەیدا بە ناوی شاوە قسەی کرد و وتی: گەورەی من هەڵوێسی خۆی لە ئاستی شۆڕشی کورد دیاری کردووە و پەیمان دەدا کەوا یارمەتی پێشکەش بکات. فەرمانێکی شاهەنشاهیشی لەگەڵ خۆی داهێنا بوو کە هەڵوەشانەوە و پوچەڵکردنەوەی ئەو بڕیاری لە داردانی تێدا بوو کە لە ساڵی 1947 لەبارەی بارزانیەوە دەرچوو بوو. لە هەمان کاتیشدا شا بەهۆی عیسا پیژمانەوە پارەوچەک و ڕاوێژی بە یارمەتی بۆ ئیبراهیم ئەحمەد دەنارد و هانی دەدا کە دەستبەرداری هەڵوێستی دوژمنانی خۆی نەبێ لە ئاس بارزانی و هیچ کار ئاسانێکی لەگەڵدا نەکاو لە ڕێگەی پیژمانەوە گفت و پەیمانی زۆر دەدایە کە لە هیچ جۆرە یارمەتێکی درێغی نەکات. ئەمە هیچی لە بارزانی شاراوە نەبوو کە شارەزای سیاسەتی دوو ڕوانەی ئێران بوو. ئەویش سیاسەتی لێکهاندانی دوژمنان و لێدانی بەشێکیان بۆ بەشەی تریان بوو. بەڵام خۆی وا پیشانی ئێرانیەکان دەدا کە مەتمانی پێیان هەیە و بە ناسکی و زیرەکانە مامەڵی لەگەڵدا دەکردن. بارزانی بە گەرمی بۆ خۆشەویستیەوە پێشوازی لە نێردراوی سەرۆکی ساوا کرد و وەمەکر و مەکر الله والله خێر الماکرین. مەبەستی بارزانی لەمە کەمکردنەوەی مەترسی ئێران یان بەلایانی کەمەوە خۆ دوورخستنەوە بۆ لێ. بارزانی بەر لەوەی بڕوا بۆ حاجی ئۆمەران و پێشوازی لێکردنی میێوانی لە ئێرانەوە هاتوو کاروباری شۆڕشیدا بۆ دەست شێخ لەتیف شێخ مەحموود و کاکە حەما زیاد ئاغای غەفوری بۆ دەرکردنی هەر بڕیارێکی گرنگ هەر کاتێ پێویست بوو. ئیبراهیم ئەحمەدی لەگەڵدا نەکردن بە هاوبەش. ئیبراهیم ئەحمەدیش ئەمەی کرد بە بیان و بۆ سوکایەتی کردن بە بارزانی. ئەوە بوو یارمەتی دەرەکانی لە سەرکردایەتی پارتیدا کۆ کردەوە و هەڵی گرتن لەگەڵ خۆی و گەڕانەوە بۆ ماوەت و دەستیاندایە خۆ ئامادەکردن بۆ شەڕ و ڕێکەوتنەکەی نێوان هەردوو لا بوو بە بەڵگەنامەیەکی بێگیان و مردوو. سەد بریایە کاتی خۆی ئەم بەڵگە و بیانوە نەدرایە بەدەستی ئیبراهیمەوە. کۆنگرەی شەشەم بە گەڕانەوەی مەکتەبی سیاسی و کۆمیتەی ناوەندی بۆ ماوەت هەموو هیوایەکی دڵ پاک بوونەوە لە یەکتر لە نێواندا نەما و هەردوو لا خۆیان ئامادە کرد بۆ بەرەو ڕوو بە ڕووبوونەوەی یەکتر و بارزانی بڕیاریدا بەردەوام بێ لە خۆ ئامادەکردن بۆ بەستنی کۆنگرەی شەشەمی پارتی و ئیبراهیم ئەحمەدیش هەر ڕەشەیەکی ناردە سەر بارزانی کەوا ئەگەر پرسەکە بکێشێتەوە بۆ شەڕ دەیکەم بە شەڕێک لە نێوان سۆران و بادیناندا. هەرگیز باوکمم نەدیوە وات و ڕەبوو بێ وەک ئەو کاتە کە ئەم هەڕەشەی ئیبراهیم ئەحمەدی بەدەست گەیشت. وەڵامی بۆ ئیبراهیم ئەحمەد ئەمە بوو لە منەوە پەیمان بێ کەوا هەر بە ڕۆڵە دڵسۆزەکانی سۆران دەبێت تەمەی تۆ و ئەوانە بکەم کە لەگەڵتن. لەو کاتەدا ئەندامانی پارتی دیموکراتی کوردستان لە 20,000 کەس پتر بوون. نوێنەریان هەڵبژێردرا بوون بۆ کۆنگرە. پێش هاتنی کاتی بەستنی کۆنگرە لە 1 تەموزی 1964دا بە ماوەیەکی باش بارزانی ئاگادارکردنێکی ناربۆ مەکتەبی سیاسی کەوا کۆنگرە دەبەسرێ و داوای لێکردن بێن بەشداری تێدا بکەن. بەڵام هیچ وەڵامێکی وەرنەگرتەوە. بەڵام مەکتەبی سیاسی لە ڕۆژی کردنەوەی کۆنگرەدا عەلی عەبدوڵڵا و سەید عەزیز شەمزینی نارد لەوانەیە بە مەبەستی ئەوەی بەڵکو بتوانن بیرۆڕای ئەندامە نوێنەرەکان بە شێوەیەک وەرچەرخێن و ئەوەیان بۆ دابین بکە کە ئەندامەکانی تری مەکتەبی سیاسیش بتوانن بێن بەشداری بکەن. بەڵام هاشم ئاکرەی ئەندامی کۆمیتەی ناوەندی دەستپێشخەری کرد و بارزانی ئاگادار کرد کە نیازی مەکتەبی سیاسی
لە ناردنی ئەم دوو ئەندامە بۆ کۆنگرە بڵاوکردنەوەی تۆوی دووبارەکیە. بارزانیش دەست بەجێ فەرمانی گرتنی هەردوو ئەندامە نێردراوەکە و زیندانیکردنیانیدا. کۆنگرە لە کاری خۆیدا بەردەوام بوو کە لە قەڵات زێبەسترا. ڕۆژی 6 تەمووز ئەندامانی کۆمیتەی ناوەندی نوێ هەڵبژێردران و بڕیاری دەرکردنی ئیبراهیم ئەحمەد و کۆمەڵەکەی لە حیزب درا. دەرکراوەکانیش ئەمانە بوون: ئیبراهیم ئەحمەد، نوری سدیق شاویس، عومەر مستەفا محەممەد ئەمین دەبابە، سید عەزیز سید عەبدوڵڵا شەمزینی، جەلال تاڵەبانی، عەلی حەمدی، عەبدوڕەحمان زەبیحی، عەلی عەسکەری، ئەحمەد عەبدوڵڵا، حیلمی عەلی شەریف، محەممەد حاجی تاهیر، مەلا عەبدوڵڵا ئیسماعیل، مەلا ماتۆر، نوری ئەحمەد تەهاو، عەلی عەبدوڵڵا. کۆنگرە تاوانی ئەوەیدایە پاڵ ئەمانە کەوا خیانەتیان کردووە و کاریان بۆ پارچە پارچەکردنی ڕیزەکان و کارتکردنی پارتی کردووە. با پێشمەرگەکانی ژێردەسەڵاتی ئەوانی ڕاگەیاند کەوا بێنەوە بۆ پاڵ سوپای شۆڕش. ئەندامە تازەکانی کۆمیتەی ناوەندیش ئەمانە بوون: بارزانی سەرۆک، حەبیب محەممەد کەریم سکرتێر، دکتۆر محمود عوسمان، دکتۆر فواد جەلال، هاشم حەسەن ئاکرێیی، ڕەمەزان ئاکرێیی، عەزیز ئاکرێیی، ئیسماعیل مەلا عەزیز، ئیسماعیل عارف، یەدوڵڵا فەیلی، فاتح محەممەد بەک، ساڵح عەبدوڵڵا یوسفی، نوعمان عیسا، عەلی سنجاری، عومەر شەریف، مستەفا قەرەداغی و محەممەد هەرسینی. دیارە کۆمەڵی مەکتەبی سیاسی دانیان نە بە سەرکردایەتی نوێ و نە بە کۆنگرە و بڕیارەکانیدا نەناو دەستیان دایە خۆ ئامادەکردن بۆ زۆرانبازی. لە ماوەتەوە بۆ هەمەدان. پاشدوای هاتنی کۆنگرە بارزانی بۆ بڕینەوەی دۆخەکە بەرەو ماوەت کەوتە ڕێ و منیشی لەگەڵ بووم. لە ڕۆژی 12 تەمووزی 1964دا کەوتینە ڕێ و ڕوومان کردە گوندی سەرسیان. پێشمەرگەکانی سەر بە بارزانی لە ناوچەی سۆران هەر بەشێکیان لە ناوچەی خۆیدا بە پێی پلانێکی ورد و باشدا ڕێژراو. ناوچەکەی خۆی ئازاد کرد و لە ڕەگەزەکانی سەر بە مەکتەبی سیاسی دەرکراوی خاوێن کردەوە. لەناو ئەوانەدا کە ئەم کاری خاوێنکردنەوەیان جێبەجێ کرد ناوی عەقید نوری مەلا معروف، نوری مەلا حەکیم، عەبدولوەهاب ئەتروشی، ڕەشید سندی، تاریق ئەحمەد، فازڵ تاڵەبانی، محەممەد سید عەلی حافظ، فەتاح ئاغا حەمەد ئەمین، حەمە شەمێرانی، حاجی شێخ قادر و حەمید بەرواری و کەسانی تر دەهێنم لەوانەی ئەم ئەرکیان خرا بۆ ئەستۆ. پاش ئەمەوە بۆ بەرزکردنەوەی وەرەی پێشمەرگە و جەماوەر عیسا سوار بە سەرۆکایەتی هێزێک لە پێشمەرگە بارزانیەکان کە پێگاتبوو لە 100 کەس و لوقمانی براشمێن لەسەر داوای خێڵەکان لەگەڵدا بوو کە هەموو لایەنگری بارزانی بوون. کەوتە ڕێبۆ پێنجوێن و ئەوان خۆشیان لە خاوێنکردنەوەی ناوچەکەیان لە لایەنگرانی مەکتەبی سیاسی لە کارخرا و بەشداریان کرد. لە یادما ڕۆژی 14 تەمووزی 1964 کە بەڕێوە بین لە چیای کۆرکۆر تێپەڕین کە دەکەوێتە پشتگوندی کانیتوو مافرەزێک ڕێی پێگرتین کە مەکتەبی سیاسی ناردبووی. ئێمە لە پێشەوە بووین، نێزیکی 20 پێشمەرگە بووین بە سەرکردایەتی عوزێر دۆڵەمەڕی. لە کاتێکدا کە ئێمە بە چیاکەدا سەر دەکەوتین 3 لادەییمان توش بوون. داچوون بارە بەفر لە چیاکە بهێنن. لێیان پرسین بارزانی لەکوێیە؟ وتمان لە گوندەکەیە و ئەیش پاشان بە دواماندا دێت. وتیان ناتوانین هیچ بڵین. سوێندیان داوین بە قورئان، ڕازەکە نەدەرکێنین و بێدەنگ بوون. پاشان ئیشارەیان بۆ کردین کە دووربینەکانمان دەربێنین و ڕوویان بکەینە لووتکەی چیاکە و باپەلا بەجیان هێشتین. ئێمەش ئەوان چیان پێوتین وامان کرد و ڕووی دووربینەکانمان کردە لووتکەی چیاکە. دەبینین ڕێگا چیای یەکا گیراوە. هێزێک بە سەرکردایەتی سەعید مەسیفی پاسی دەکا و خەریکی سەنگەر هەڵکاندنن و خۆیان بۆ شەڕ ئامادە دەکەن. وەستاین تا بارزانی گەیشت و شتەکەمان تێگەیاند. بانگی کردە عوزێر و فەرمانی دایە کە واشە و خۆی و تاخمەکەی کێوماڵێکی هەموو لایەکی ناوچەکە بکەن، جا دەست بکەن بەکردنەوەی ڕێگاکە و پێیوت ئاگاد لێبێ لە شوێنی کوشندەی کەسیان نەدەیت. ڕێی هەڵاتنیان بۆ بکەوە و ئەوە بەسە. عوزێر ئەرکە پێسپێراوەکەی بە پێی ڕاستپێرەکەی بارزانی چۆن وتبوو وا جێبەجێ کرد. شەوی 15 لەسەر 16 تەمووز باسی پێشمەرگەوە هێرشی برد. لە شوێنێکی زۆر سەختەوە خۆی گەیاندە لووتکەی چیاکە تاکەوتە پشتیان و بە دزا لە سەرسک چووتە گەیشتە لای پاسەوانەکەیان کە پاسەوانەتی ئەو شەوەی پێسپێردرا بوو کڵاشنکۆفەکەی بێ ئەوەی خەبەری بێتەوە لا دەست دەرهێنا. ئەوجا ڕستێکی تەقاند بە ئاسماندا.
هێزەکە کە ڕۆژی پێشوو ڕێگەی بە ئێمە گرت خەبەریان بووە و هەڵاتن. بەڵام 5 کەسیان خۆیان دا بەدەستەوە یەکێکیان خزمی وهاب ئاغای ڕەواندزی بوو. وهاب ئاغا یەکێک بوو لە پیاوانی شۆڕش و زۆر لە بارزانیەوە نێزیک بوو. کە خزمە دیلەکەیان هێنا وهاب ئاغا لای ئێمە بوو. وهاب ئاغا بۆ سەرکۆنەکردن و گاڵتە پێکردنی وتی سزاد ئەوەیە با کۆڵ هەڵم گری تا لووتکەی چیاکە. دیلەکەی خزمی وەک منداڵ دەستی کرد بە گریان. لایوا بوو وهاب ئاغا بەڕاستێتی و ئەو هەڕەشەی پێجێبەجێ دەکات. شایانی وتنە وهاب ئاغا پیاوێکی قەڵەو بوو. سبەینەی 16 تەموزی 1964 گەیشتینە لووتکەی چیاکە. لە گوندی گەڵاڵا هێزەکەی ڕەشید سندیمان توش بوو کە لە ناحی سەرگەڵەوە هاتبوو. لەوێ ماینەوە هەر لەوێ هەواڵمان پێگەشت کەوا ئەو هێزانی عەقید نووری مەلا معروف و عەبدولوهاب ئەتروشی سەرکردایان بوون گەیشتونەتە ماوەت و شەڕ بۆ داگیرکردنی ئەوێ دەستی پێکردووە. ڕۆژی دوایی کە حەڤەی مانگ بوو چوین بۆ گوندی قامیش کە خەڵکێکی دڵسۆز و بە وەفای تێدا بوو. خەڵکی قامیش خۆیان ئامادە کردبوو پارێزگارانێکی چەکداریان لە دەور و پشتی گوندەکەدا نابوو نەوەک هەندێک لە هێزەکانی مەکتەبی سیاسی بە دزیەوە خۆیان بکەن بەناو ئاواییدا. ئەسری ڕۆژی 18 تەموزی 1964 گەیشتی نەماوەت. دیمان چۆڵە. تاخمەکەی ئیبراهیم ئەحمەد پێشتر بەجیان هێشت بوو لە سنوور پەڕی بوونەوە و خۆیاندا بوو بەدەست دەسەڵات بەدەستانی ئێرانەوە. پاشان دەرکەوت ئیبراهیم ئەحمەد بەر لەوەی بە تەواوی خۆی بدا بەدەست ئێرانیەکانەوە پێش ئەوانی تر بە ژن و مناڵەکانیەوە شوێنەکەی بەجێ هێشتووە و چووە بۆ ئێران. خۆشبەختانە لەم شەڕەدا زیان زۆر کەم بوو. ئێزگێکی بێتەلی ئێرانی بۆ ناردن و وەرگرتن لە گوندی ژاژڵە گیرە. هەروە ئازوخە و پێویستی تری زۆریش هەبوو مەکتەبی سیاسی کۆن لە ماوەت و ژاژڵە و عیساوی بەجێ هێشت بوو. لێرەدا پێویستە لەسرم با ڕۆڵی قارەمانانی ڕۆڵەکانی ناوچەی سیوەیل بنازم کە لە دەرکردنی تاخمەکەی ئیبراهیم ئەحمەد و پاکشکردنەوەی ناوچەکە و پاراستنی داگێڕایەن. ماوەتمان بەجێ هێشت و ڕوومان کردە پێنجێن و بە چوارتادا ڕابردین. ڕۆژی 26 تەموز لە چوارتا بووین. ئابەم جۆرە ئەو گفتەی بارزانی دابووی کە ناوچەی سۆران بە ڕۆڵەکانی سۆران خۆیان ئازاد دەکات هاتە دی. جەنگاوەرانی سۆرانی کە قسەکەی بارزانیان لەم کاری پاکشکردنەوە دەهێنایە دی لە سایانەوەی تێکڕای جەنگاوەرەکان بوون. ئیبراهیم ئەحمەد ئەم جارەش لە حساباتەکەیدا بەهەڵەدا چوو. بارزانی ماوەیەک لە پێنجێن مایەوە. لەو ماوەیەدا گەشتێکی بە ناوچەی شلێردا کرد و سەری لە پیاوماقۆڵانی ناوچەکەدا کە لەگەڵ هێزەکانی پێشمەرگەدا هاوکاریان لە کاری پاکردنەوەی ناوچەکە لە دارودەستەی مەکتەبی سیاسی کۆندا دەکرد. لە یادمە باوکم لەو ماوەیەدا هەلی بۆ هەڵکەوت سەرێک لە قانعی شاعیر بدا کە لە گوندێکی نێزیکی ئەو ناوچەیەدا دەژیە. ئەم ئەدیبە گەورەیە یەکێک بوو لە دڵسۆزەکانی بارزانی و کە بارزانی لە بەغدا بوو هەمیشە سەری لێدەدا. ئێرانیەکان تاخمی مەکتەبی سیاسی هەڵوەشاویان گواستەوە بۆ بانە و لەوێ نیشتەجێیان کردن. بەشێکی کەمیشیان لە ژێر چاودێری بەرپرسی عەقید عیسا پیژماندا لە سەردەشتمانەوە. ئەمانە بۆ هاشە و هوشە و پڕۆپاگەندەی هەندێک دەنگوباسی درۆ و ساختەیان بڵاو کردەوە و گوایە ئێران لەوێ مەشقی چەکی قورس و تانک و شتی وایان پێدەکا. وەک سەرەتا بۆ گەڕانەوەیان بۆ کوردستانی عێراق و درۆ و دەلەسەی تریش. بارزانی تا ڕۆژیەکی ئاب لە ناوچەی پێنجێن بوو. پاش ئەوە گەڕایەوە بۆ ناوچەی قەڵاتزێ و لە گوندی گەناودا بەزین و پاژماوەیە گواستمانەوە بۆ هێرۆ. ڕۆژی حەڤەی ئاب تاخمەکەی ئیبراهیم ئەحمەد نیازی دەستدرێژیکردنیان هەبوو. لە سنوور پەڕینەوە و هاتن بۆ شلێر و سیوەیل لە دەوروبەری پێنجێن. دەرکەوت کە دەسەڵاتدارانی ئێران باشترین چەکیان دابوونێ و شەڕێکی سەخت لەو ناوەدا ڕوویدا و هەندێک شوێنیان داگیر کرد و لە ئەنجامیەوەدا 6 پێشمەرگەی هێزی خەبات شەهید کران. ڕۆژی 19 ئاب بروسکایەک لە عەقید نووری مەلا معروفەوە هات بۆ بارزانی داوای یارمەتی لێ دەکرد و ئاگاداری کردکەوە شەڕ بەردەوامە و ئێرانیەکان ڕاستەخۆ یارمەتی تاخمی ئیبراهیم دەدەن. بارزانی فەرمانی بۆ ئەو هێزانە دەرکرد کە لە ژێردەستی دابوون بکەونە ڕێو بڕۆن بۆ چوارتا و پێنجێن. دەستبەجێ هێزەکان کەوتنە ڕێو بارزانی بۆ خۆشی بە دوایاندا ڕۆیشت. 22 مانگەیشی نەچوارتە لەو ڕۆژە گەرمانەدا زۆر بەپەلە ڕێمان دەکرد. تەنانەت کاتێک کە شیوی سەفرەمان دەبڕی گەرما گەیشتووە ڕادەیەک لەوانە بوو زۆربەمان لە هۆشی خۆمان بچین. هەرکە هێزی یارمەتیەکە و بارزانی گەیشتنە شوێنی پێویست هێزەکانی ئیبراهیم ئەوەیان بە باشتر زانی دەست بەجێ بکشێنەوە بۆ ئێران.
بارزانیشتا هێڵی سنوور ڕۆی لەوێەوە هەڕەشەیەکی توندی بەم شێوەی خوارەوەی لە ئێرانەکان کرد و پێیوتن جارێکی تر یەک کەسیان لە سنوور بپەڕێتەوە منیش لە سنووری ئێران دەپەڕمەوە و شۆڕشێک لە کوردستانی ئێراندا هەڵدەگیرسێنم. بارزانی ئەم هەڕەشەی خۆی بەنهێنی نەهێشتەوە و بە ڕۆشن و ئاشکرا ڕێگەاند. ڕژێمی عێراقیش ئەم هەڕەشەی بە هەلێکی وادانە نابێت لە دەست بدرێ. پەیوەندی ئەو ڕۆژەی نێوان عێراق و ئێران ئاڵۆز بوو. بەغدا دەست بەجێ وەفدێکی حکوومەتی نارد بۆ چوارتە، وەفدەکە جەختی لەسەر ئەوە کرد کە حکوومەتی عێراق ئامادەیە یارمەتی بارزانی لە دژی دەستێوەردانی ئێران بدات. باوکیشم سپاسی ئەندامانی وەفدەکەی کرد و پێیوتن ئێستا هەموو شتێ بڕاوەتەوە و ئەگەر دووبارە دەستێ وەردەنەوە پەیوەندیدان پێوە دەکەم. ئەگەر پێویستیەک بە یارمەتیدانمان هەبوو بەڵام ئێستا هیچ پێویست ناکات. دوژمنانی شۆڕش هەمیشە واتەواتیان بڵاو دەکردەوە گوایە بارزانی یارمەتی لە ڕژێمی عێراق وەردەگرێ و چەک و پارەی لێ دەستێنێ. ئەوان خۆیان لە هەموو کەس باشتر دەزانن ئەم بانگەشانیان هیچ بنەمایەکی ڕاستی نییە و حکوومەتی عێراق هەرگیز وای نەکردووە. من هیچ گومانم لەوەدا نییە کە هەردوو ڕژێم هەمیشە ئارەزویان لەوەدا یەک بووە کە شەڕ لە نێوان پارتی و تاخمی ئیبراهیم محەممەددا بەردەوام بێ و پێیان خۆش دەبوو گەشەیان دەکرد ببینن کوردخوێنی کوردی برای دەڕێژێ و ئەوانیش تەماشایان بکەن و لەزەت لەم دیمەنی شەڕە کوردە ببینن. بەرەو هەمەدان سەرنجام ئیبراهیم محەممەد خۆی لە تەنگەڵانێکدا دیەوە زۆر جار عومەر مستەفا دەبابە باسی ئەو مامەڵا پڕ لە سوکایەتی کردووە کە لە ئێرانیەکانەوە دیویانە لە بەرامبەر خۆیاندا. یەکێ لە قسەکانی ئەوەیە ئێمە لە مۆڵگەیەکدا دانابوو لە هەمەدان کەچی ئیبراهیم محەممەد و ماڵ و مناڵەکەیان ناردبوو بۆ تاران، بەڵێ سەرنجامیان ئەمە بوو. تا تەموزی 1965 لەوێمانەوە پاشەوەی بارزانی جاڕیدا کەوا لێیان خۆش بووە و ئەوانیش گەڕانەوە بۆ کوردستان.